سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشەویستان. طبعا لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی وڵاتی وەکو ئەڵمانیا هەتا گرنگی ئەدەن بە شتە سادە و بچووکەکانیش. بۆ نمونە چۆنێتی بەکارهێنانی سەلاجە. هاوکاری خۆشەویستمان راپۆرتێکی بۆ ئامادە کردوین، فەرمونون با پێکەوە بینەری بین کە باز لەوە کات ئەو شتانە چین پێویستە بیخرێتە سەلاجە و چۆن ئەتوانین خواردنێکی تەندروست ئامادە بکەین. زانیار فەرەز ئەو پارچە ڤیدیۆ تەسویر دەکەین بزانین ئەو مۆزوعی ئەم خەڵکە چیە لێرە وەستاوە. Entschuldigung, was machen Sie hier? Wir machen hier eine Aktion, um die Menschen zu sensibilisieren, dass sie Lebensmittelabfälle vermeiden. Dazu bieten wir ein Spiel an. ئێمە طبعاً ئەو خەڵکە وشار دەکەینەوە کە چشتی زیاد و چشت لە سەلاجە و لە چشتی وا چۆن دابنێن و چشت زۆر نەکڕن تاواکو تێک نەچێ. Ja. Wir haben hier verschiedene Lebensmittel, Ja. Nachbildungen, Ja. und die Leute sollen das hier so einsortieren in den Kühlschrank und in den Küchenschrank, dass die Lebensmittel möglichst lange frisch bleiben. ئەم خەڵکە وشار دەکەینەوە بۆ ئەوەی کە بزانن چۆن شتەکان لە ناو سەلاجەکان و لە ناو ڕیگالەکانی خۆیان لە ماڵەوە دانێکە وەکو تێک نەچێتن. Ja. Und jeder, der sich an dem Spiel beteiligt, kriegt dann von uns ein Kochbuch geschenkt. ئەو کتابش پێشکەشی خەڵکی دەکەن کە وەکو خەڵک وشارکەنەوە چۆن خواردن دروستکەن و چۆن خواردنی سەحی دروستکەن بۆ خەڵکانی. Ja. In dem Kochbuch ist immer ein Rezept für ein Gericht und dann noch ein zusätzliches Rezept, was man mit Resten. لەو کتابش کە نووسراوە کە چۆن خواردنەکە دروست دەکەی و چەندێک بەش دەکا بای ئەوەندەی خواردنە بای ئەوەندە چشت بکڕێ بای ئەوەندە شتەکە کە زۆر شتەکان سەحی بن بۆ تەندروستی خەڵک تاوەکو زۆر خەڵک نەخۆش نەکەوێ. Haben Sie was noch? Ja. Perfekt. Und Sie, haben Sie was zu erzählen? Ich werde gleich, was habe ich zu erzählen? Ich glaube, die Kollegin hat schon... Mit Müll? Ja, ich werde gleich hier den Döni, DJ Döni. Ja. Wie essen Sie gerne Döner mal? Ja, ja. Falafel oder sind das ähnlich? Ja. Also, hi. Hallo. Das ist Fast Food, ne? Und ich bin fett. Ja. Ich bin gut, ich bin lecker. ئەمە خەڵک ڕوشار دەکاتەوە دەڵێ ئەم خواردنە زۆر باش نییە، ئەمە هەمووی چەوراتیە. Aber viele Leute beißen einmal rein und dann, kein Hunger mehr. بەڵام زۆر کەسەیە گەزێکی لێداگرن و دوای ئەوە فڕێ ئەدەن زۆر بەداخەوە. Und dann ist das schade, weil Ja. ich bin da ganz schön aufwendig. Ich habe Fleisch, ich habe Gemüse drin, ich habe Brote. Ganz viele Leute haben geholfen. Ne? ئەڵە زۆر بەداخەوە بەوەی خەڵک یارمەتی خەڵک بدەین ئەبێ ئەو شتانە فڕن بدەین یان بیخۆین یاخود نەیخۆین یاخود نەیکڕین. Vielen Dank. Shukra, shukra. Supas. Supas.